پێشانگای گەنجانی ڕۆژهەڵات بریتە لە 20کان کە هەمووی ئیشی دەستی و خواردنە کەلتوریەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە و توانیمانە 20کانە بێنین هەم بۆ بتوانین ئەرزکردن و فرۆشتنی لە ماوەی 10 ڕۆژە لە سلێمانی ئامانجمان لەمیشەیەوەی کە بتوانین کللتور و هوەری ڕۆژهەڵاتی کوردستان بە سلێمانی و خەڵکی سلێمانی بناسیێنین. ئێمە خۆمان لە بابەتی فەرش و تابلۆ فەرش و تاقمی ژووری مناڵ بۆ نووسن ئەوانمان هێناوە عەرزە کرێ فەرشی مەکینە و دوایەمە تابلۆ فەرشی ئیشی دەست کە لە تەبرێزەوە ئەهێنرێت و فەرشەکانیش ئەوانەی کە ئیشی مەکینەیە هەمووی بابەتی باشترین بابەتەکانی فەرشی کاشانە. ئەس خەڵکی ئاکرێمە ئەم قوتابینە زانکۆ دووک چ زستان بیت چاوین بیت گرنگی خۆل دەفمەنە گرنگ ئەم گەشتت خۆ بەردەوام بکەین نوکەمێت هاتیە هاوینگا سیلاوێت گەل کومەکە هەواڵن خۆشتویل زانکوێ بەڕاستی جاوێکی گەلێکی خۆشە و هێدلڤەکەرە. Pëtërio gështjora avsola, sera dono hovinga o silove kiri tuar zestone do, të shtewave vod vjo të shte sirushti bo bora pëtëri, avel mantakomat heta çekiren. O prosti avsola çetir bush solopor, shnovarosto Iraq e gala gështjora qasto hovinga o silove ker, و karanga hükümet pëtër bari خوب data. Hovinga o silove e tuar zestone do solobet inshallah de galak boştır bitu çetir bi. Maşallah. ئەم نوعیان پێڵێن ئەمە ڕەشەکەی خۆمانەیە ئەمش لە جنوب بۆ دێ بە حکمیەوەی ئەم ڕەشە تۆزێ خۆمانەیە دایمەن 230,000 فەرقەکە لەگەڵ ئەوەی کەوە لەگەڵ ئەو سپێیە لەگەڵ هین جنوبەکەیە زۆر جا خۆمانەچین بۆ دەشتە بەدەور خاڵە بازیانی و باوڵێن بامەقان و دەور پشت قەرەنجین و چیمەن و ئەو ناوە خەڵکیش لەخوا بەزیادی ئەمساڵ ینی حتا سارەکانشی بە حکمی بارانە زۆر بارە سارەکانشی دابەزیوە ئەمە جار پارەکە بووایە مەسەڵەن چەند ساڵتر ئەمە ناکری بە 30,000 بە 40,000 نەتەکڕی. لەخوا بەزیابی ئەم ساڵ دوومەڵانیان زۆر هەیە خەڵکێ باشەی کڕێ خوارزقی داوە بۆ عالەمە ئەچن بۆ دوومەڵان ئیتر خەڵک ئەی کڕێ بۆ نەخۆشیەکان باشە.